باهۆی ڕاگیرانی هەناردەی نەوتی عێراق لە گەروی هورمز و دابەزینی بەرچاوی ئاسی هەناردەوە وڵات ڕووبەڕووی قەیرانی دارایی بووەتەوە و حکومەتیش بەو پێی لە سەتا نەوەتی داهاتی لەسەر نەوتە سەرقاڵی دۆزینەوەی ڕێگە چارەی دیکەیە بۆ هەناردە و چارەسەری گرفتەکە. لە ڕاستیە کۆمەڵێک ڕێگای گیراوەتە بەر ڕەنگە ئەم یەک دوو مانگە تۆزێک بە قورسیا تێپەڕبین بەڵام کە بودجە پەسەند کرا بە تایبەتی لە سەرەتای ساڵی داهاتوەوە ئەم کێشانە بەشێکی زۆری چنە بابی چارەسەرکردنەوە لەسەر ڕێڕەوێکی ڕاست. هەندێک هەنگاو نراوە بۆ بەرزکردنەوەی داهات و بۆی بەتەنها ئاعتیمادەکە لەسەر نەوت نەبێت لە پەنایە هەندێک ڕێگا دۆزراوەتەوە بۆی تەنها لە نێو نەوتیشە ئاعتیمادەکە لەسەر هورمز نەبێت. ئەمانە هەمووی باشن و هەنگاوی زۆر باشن وە کۆمەڵێک پرۆژە یاسا ژێتە ناو پەرلەمانەوە کە ئەم یاسایانە بێتەوەی ئەوەی کە عێراق داهاتی تری بۆ زیاد بێت. بە شێوەیەکی گشتی عێراق لە ڕێگەی زۆر باشی هەیە بۆ چارەسەربوون لەو دۆخە بەڵام ڕەنگە ئەم یەک دوو مانگە شتێک زیاتر کاتی بوێ تاکو ئەگاتە ئەو ڕێگە ڕاستی خۆی بەڵام ئاماژەکان ئاماژەی زۆر زۆر ئیجابین کە لە ماوەی داهاتوە کێشەکان زاڵبوونێکە بێ بەسەریاتە. لە ئێستادا عێراق لە هەوڵی زیادکردنی بڕی هەناردەی نەوتە تا بتوانێت دۆخی دارایی و ئابووری جێگیر بکات و ڕێگری لە دواکەوتنی زیاتری موچە بکات. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت هەرچەندە دڵنیاییدان لە گرنگی موچە زیاتر پەیامێکی سیاسیە بەڵام لەگەڵ ئەوەشدا قەیرانەکە بەرەو سوکبوون دەچێت. طبعا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵێنی ئەوەیدا کە موچە دواناکەوێ و لە کاتی خۆی ئادرێ ئەوە ئەتوانم بڵێم وتەیەکی سیاسیە بەڵام ئەزمەکە بەرەو ئەوە ئەڕوا تەخفیف بێ چونکە لە 28 کە نایانتوانی 1 لیتر نەوت هەناردە بکەن لە ئێستادا گەیشتوتە 2 ملیۆن بەرمیل نەوت و لە ماوەی 6 مانگ تا ساڵێکی دیکە ئەگەر ئەو پلانە کە هەیە بەردەوام بێ ئەتوانن زیاتر لە 2 بۆری و تازەکردنەوەی بۆری کەرکووک جیهان بەوە باسی لەوە کرد کە لە ماوەی 3 ساڵدا ئەتوانن هەناردەی نەوت گەێنە 9 ملیۆن بەرمیل نەوت. دۆخی ئابووری جۆرێک لە ئێتمێنانیدا کامە خۆی بەخۆی ئێتمێنانە بەو بابەتە ئەگینا لە ئەرزی واقعە تا هیچ کام لە وەزارەتەکان تەنها موچە نەبێت سەرف کراوە هیچ کامیان لە بودجەی تەشغیلی بۆ سەرف نەکراوە. جەنگ و قەیرانی ناوچەکە لە دوای ئێران زۆرترین زیانی ئابووری بە عێراق گەیاندووە کە خۆی لە بنەڕەتدا ئابووریەکی لاواز و پشت بەسوو بە فرۆشتنی نەوتی هەیە بەو هۆیەوە هەرزوو داخستنی گەروی هورمز و ڕاگررتی هەناردەکردنی نەوت کاریگەریەکانی بەسەریەوە دەرکەوت و پێناچێت ڕێڕەوە جێگرەکانیش بەم زوانە کاریگەریە ئەرێنیەکانی دەربکەوێت. چیانووری کەناڵی پەیام، بەغداد.